وازیمان لە وەفدێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد دیارە لە دوای بەستنی کۆنگرەیان و لە دوای ئاڵوگۆڕەنوەکانی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان بە پێویستیان زانیوە سەردانی لایەنە سیاسیەکان کە یەکێک لەو لایەنانە یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو. ئێمە خۆشحاڵ بووین بە سەردانەکەیان و پیرۆزبایی جارێکی تر هەرچەندە پێشتریش پیرۆزباییمان لە سەرکەوتنی کۆنگرەکەیان کرد بۆ ئەو ڕۆژ تەئکیدمان لێ کردەوە و خۆشحاڵیمان بە سەرکەوتنی کۆنگرەکەیان جارێکی کە دەربڕی و پەیوەندیەکانی بینی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕابردوو پەیوەندێکی سپی و جوان بووە بڕیارماندا ئەو پەیوەندیانە درێژە پێ بدەین خزمەتی پێ بکەین و زیاتر لە هەموو ڕەهەندەکانەوە پەیوەندیەکانمان تونند و تۆڵتر بکەین و بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئەوە گەرانەی لە بەردەمن و باسی موچە و باسی خەمی هاوڵاتیان و باسی ئەو کێشانەی ئێستا لە هەرێمەکەمان هەیە کە کێشەن بەڕاستی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە خەمی هەمومانە لایەنە سیاسیەکان بۆ ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان موقیفمان لەو مۆزوعە ڕۆشنە پێمان وایە لە مەرکەزیەتی ئیداری مالی بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ دوهۆک بۆ هەڵەبجە بۆ پارێزگاکان ئەگە بە جوانی و بە تەفاهم مامەڵەی لەگەڵ بکرێ خزمەت دەکات. وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە پاش کۆتایی هاتنی کۆنگرەی یەکێتی ئەو باری تەندروستی کە هەموو جیهان و ناوچەکە و عێراق و کوردستانیشی پێوەی ئەناڵان و ئاکامەکانی بە تایبەت لە ڕووی تەندروستیەوە پاشانیش ئاکامەکانی لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونی و لە ڕووی داراییەوە بەسەر خەڵکی کوردستانە هاو بۆیە هەموو هێزە سیاسیەکانی کوردستان هەموو هاوڵاتیان پابند بوون لە ماوەی دوومانگی ڕابردووە کە بە دەستخۆشی ئەوانێ توانیمان تا ڕادێکی باش سەرکەوتن بەسەر ئەو نەخۆشیە بە دەست بێنین بۆیە ئەو کاتە فرسەت نەبوو کە ئێمە ئەو پەیوەندیانەی کە هەمانە لەگەڵ لایەنە سیاسەکانی کوردستانە بەرەو پتەوتری بەرین بۆیە ئێمە ئێستا لەم بارودۆخەدا بە گرنگماندانی کە هێز و لایەنە سیاسەکانی کوردستان بەسەر بکەینەوانێ و ئەمڕۆ لەگەڵ ئەو هەواڵانمان لەگەڵ خوشک و براکانمان لە یەکگرتووی ئیسلامیدا سەردانمان کردن و بە شێوەیەکی چڕ و پڕباسی بارودۆخی بژێوی و ژیانی خەڵکی کوردستان باسی پەیوەندی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتوو کرا. هەروەها بەرنامەی داهاتوومان بە حکوومەتی عێراقی و بۆ حکومڕانیەکی تەندروست لە هەرێمی کوردستان ئەو بارەی کە لە پەرلەمانی کوردستان و بارە نەخوازراوە کە ڕوویدا تەتەڵەی ئەو کێشانەمان کرد بۆ بەرنامەیەکی تەندروست دانرا بۆ حکومڕانیەکی تەندروست لە هەرێمی کوردستانەوە